الشيطان الرجيم. ونفخ في الصور فصعق من في السماوات ومن في الأرض إلا من شاء الله، ثم نفخ فيه أخرى فإذا هم قيام ينظرون. وأشرقت الأرض بنور ربها ووضع الكتاب وجيء بالنبيين والشهداء وقضي بينهم بالحق وهم لا يظلمون. ووفيت كل نفس ما عملت وهو أعلم بما يفعلون. وسيق الذين كفروا إلى جهنم زمرا حتى فتحت أبوابها وقال لهم خزنتها ألم يأتكم رسل منكم يتلون عليكم آيات ربكم وينذرونكم لقاء يومكم هذا. قالوا بلى ولكن حقت كلمة العذاب على الكافرين. قيل ادخلوا أبواب جهنم خالدين فيها فبئس مثوى المتكبرين. وسيق الذين اتقوا ربهم إلى الجنة زمرا حتى فتحت أبوابها وقال لهم خزنتها سلام عليكم طبتم فادخلوها خالدين. وقالوا الحمد لله الذي صدقنا وعده وأورثنا الأرض نتبوأ من الجنة حيث نشاء
أجر العاملين وترى الملائكة حافين من حول العرش يسبحون بحمد ربهم وقضي بينهم بالحق وقيل الحمد لله رب العالمين صدق الله العظيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله المبعوث رحمة للعالمين محمد وعلى آله وأصحابه أجمعين. بینەران و بیسەرانی عزیز و خۆشەوی سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. خوای گەورە تاعات و عیبادەت و ڕۆژوو پەرستشی ئەم مانگە پیرۆزەتان لێ قبول بکە. داواکارم لە خوای پەروەردگار خێر و بەرەکەت و فەڕ و ڕەحمەتی خۆی بڕەژێ بەسەر هەموو مسلمانێک لە هەر شوێنێکی ئەم دنیایەدایە، دەروی خێر لە هەموو مسلمانێک بکاتەوە، تاعات و عیبادەتی لێ قبول بکە، بە ئاوی کەوسەر لە دەستی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم تینێتی بشێنێ، بە بەهەشتی پانوبەری نیشاد بکە ئینشاءالله، لە دەرگای ڕەیانەوە ببێتە دەرگای چوونە ژوورەوەی ئەو ئینسانە مسلمانەی کە ڕوو لە خوایە و لە ئێستایا دانیشتووە بینەر و بیسەری ئەم بەرنامەیە. ئازیزان و خۆشەویستان، لە هەڵقەیەکی نوێی بەرنامەی سەدای زێڕین بە خزمەتی ئێوەی زێدە خۆشەویست گەیشتمەوە. داواکارم لە خوای پەروەردگار ئەم بەرنامەیەمان بۆ بکات بە توێشوێک بۆ قیامەت ئینشاءالله. ئەمڕۆیش وەکو هەمیشە لە خزمەتی میوانێکی بەڕێز و خۆشەویست داین، ئەویش زۆر بەڕێز مامۆستا دڵشاد مستەفا، ناسراو بە مەلا دڵشاد یاخود بە مامۆستا دڵشاد کڵێسەیی کە لە شارۆچکەی پیرەمەگرونەوە تەشریفی هێناوە. سپاسی ئامادەبوونیەکەین، خوای گەورە پاداشتی خێری بداتەوە ئینشاءالله. مامۆستا گیان بەخێر بێن، دەم و سەداتان هەر بمێنێ ئینشاءالله. زۆر سپاس، خوارێ ڕازی بی ئینشاءالله. خوا پاداشتی جەنابیشت بداتەوە. پێم خۆشە پێناسێکی جەنابەت بکەین بۆ بینەران. مامۆستا دڵشاد کێیە؟ خەڵکی کوێیە؟ لە دایکبووی کوێیە؟ فەرموو. زۆر سپاس، خوای گەورە پاداشتی ئێوەش بداتەوە بۆ ئەم دەرفەتەی کە ڕەخسانتان بۆ من. خوای گەورە جەزای هەموو لایەک باتەوە ئینشاءالله. و سوپاسی کەناڵەکەتان دەکەم کە ئەو ڕێزەی لێ نامەوە، سوپاسی جەنابیشت دەکەم، سوپاسی ئەو برادەرانی پشتی کامێرەشەکەم، و هەروەها داواکارم لە خوای پەروەردگار ئەم مانگە پیرۆزەمان لێ قبوڵ بکە ئینشاءالله، لە گشت مسلمانانی جیهاد بە تایبەتی کوردستانی خۆشەویست ئینشاءالله. دیارە هەرچەندە لە هەندێک شوێن ناسراوم، بەڵام هەر پێم خۆشە زیاتر خەڵکی بمناسن کە من ناوم دڵشاد مستەفا خورشیدە. لە دایکبووی ساڵی 1970 لە گوندی کڵێسە دەشتی کۆیە، واتە سەر بە قەزای کۆیە. لە دوان فالەوە ماڵمان هاتووە بەرەو سلێمانی، لە دوایە ساڵێک لە سلێمانی بووین و پاشان لە پیرەمەگرون نیشتەجێ بووم هەتاکوی ئێستا زیاد وا نزیکی 28 ساڵ 29 ساڵە لەوێ دادەنیشم. بەڵێ سەرکەوتوبی لەش ساغ ئینشاءالله. مامۆستا گیان دەکرێت بزانین مامۆستا دڵشاد لە کێیەوە خەریکی قورئان خوێندنە و خۆی داوە بە قورئان و حەزی بە ئەوە کردووە کە بە دەنگە ناوازەکەی قورئان بخوێنێ؟ وەڵاهی ئەوەی کە خوای گەورە هیدایەتی هەموو لایەکمان بدا ئینشاءالله، کە خوای گەورە ڕێنمایی کردین. دیارە لە ساڵی والله ئەعلەم 93 لە خزمەت مامۆستا مەلا ئەحمەدی سارکەدا بووم، دەرسی حینجە هەبوو، ئەوسا بێژێربیم لە خزمەتی ئەودا خوێندووە، و پاشان لە ساڵی 94 بۆ 95 لە خزمەت مامۆستای خۆشەویست هەڵکەوت سەلام سووسەیە. لێرەوە سڵاو ڕێزم هەیە بووی و خوا جەزای داتەوە ئینشاءالله. هیوای تەمەندرێژی بۆ دەخوازم، بەڕاستی پیاوێکی یعنی دانەبڕاوە لەو ئیشە گەورانە کە بەردەوام خەڵکی پەروەردە دەکا بەرەو قورئان. بەڕەسمی لە ساڵی 96 ئەلحەمدولیلا بڵێ کە سەرکەوتوو بووم و قورئانم ختم کرد. زیاتر لە پرسەکاندا خۆم دەبینیێوانێ و خەڵکیش بە حکمەوەی کە زانیان دەنگم خۆشەوە ئەمانە حەزیان دەکرد جاروبار لە پرسەکاندا چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز بخوێنم و هەروەکو خێرێک ئەوسا و بەشداریم دەکرد. مامۆستا لە خانەوادەی خۆت چێ پاڵپشتت بوو؟ چێ حەزی لێ بیبی بە قورئان خوێن؟
وڵی سوپاسی خوای گەورە دەکەین ئەلحەمدوللا خانەوادەکەی خۆم ڕوو لە دینن بەڵام وەکو ئەوەی یعنی شتێکی کتوپڕ بوو کە خوای گەورە هیداەتی دام و بووم بە قورئان خوێن دەنا باوکم بە حەقە دەستبارم بووە و ماڵەوەش بەڵام ئەوسا تۆزە بواری حزبی تەسیراتی هەبوو لەسەر کۆمەڵگەدا ترسی ئەوان هەبوو بەهۆی حزبایەتیەوانێ ئێمە تووشی شتێک بین بۆیە دڵیان لێم دێشا زۆر جار بڵێ کاتێکە هاتوو چۆی مزگەوتە نەکرد بەڵام ئەلحەمدوللا دەستیان بە ڕوومەوە نەدەنا یاخود ڕێگریان لێ نەدەکردم دەستبارم بوون هەمویان خێزانداری الحەمدوللا چەند منداڵەتەن الحەمدوللا وەڵا 4 منداڵم هەن خوانیان بڕێ ئینشاءالله ڕازی بێ ئینشاءالله منداڵەکان هەراشن گەورن بەڵێ ئارەوەڵا گەورن دەنجیان خۆشە وەکو خۆت وەڵاهی دەنجیان خۆشن بەڵام بە تایبەتی هەر یەکێک لە منداڵەکانم گوێم لێ ڕاگرتوون لە هەر سواریان خراپ نین بەڵام بە تایبەت هەرێ بچووکەکەم زۆر بڵێ ئیشتیهای وتنەوەی شت دەکا ماشاءالله ئەنجا جار هەیە گۆرانێک فێر دەبێت دێڵێتەوە بۆم وە خۆشم یارمەتی دەدەم ئەلحەمدوللا زۆربیان بڵێ کەسی هونەری هەڵکەوتون بەڵام لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی کۆمەلگاوە لەوەی وەکو پێویست نەتوانین بڵێ ئیهتیمامێ پێ بین تەمەند درێژ بن ئینشاءالله خوای گەورە ڕازی بێ ئینشاءالله دوو کوڕ و دوو کچم هەیە الحەمدوللا خوای گەورە بەرەکەت بکاتە تەمەنیان یا ڕەبی مامۆستا گیان هەڵبەتە قسەمان زۆرە بۆ ئەوەی لەگەڵ جەنابتا باسی لێوە بکەین پرسیارمان زۆرە بەڵام پێم وایە بینەران و بیسەرانی خۆشەویستە مەزروی ئەوەن کە گویان لە قورئان بێ زیاتر بە دەنگە ناوازەکەی جەنابەت ئەم جارە بە شێوازێکی تر ئەگەر بکرێ چەند ئایەتێکمان بۆ بخوێنی لە قورئانی پیرۆز سپاس دەکەین أعوذ بالله من الشيطان الرجيم يوم يرون الملائكة لا بشرى يومئذ ويقولون حجرا محجورا وقدمنا إلى ما عملوا من عمل فجعلناه هباء منثورا أصحاب الجنة يومئذ خير مستقرا وأحسن مقيلا ويوم تشقق السماء بالغمام ونزل الملائكة تنزيلا الملك يومئذ الحق للرحمن وكان يوما على الكافرين عسيرا الله الله ويوم يعض الظالم على يديه يقول يا ليتني اتخذت مع الرسول سبيلا يا ويلتى ليتني لم أتخذ فلانا خليلا
لقد أضلني عن الذكر بعد إذ جاءني وكان الشيطان للإنسان خذولا. الله الله. وقال الرسول يا رب إن قوم اتخذوا هذا القرآن مهجورا. الله الله. صدق الله العظيم. جزاك الله خيرا مع سجان، وصدق رسوله الكريم إن شاء الله، ونحن على ذلك من الشاهدين الشاكرين. دەنگت هەر خۆش بێ ئینشاءالله مامۆستا گیان. مامۆستا ئەگەر بپرسم دەرس و دەوری مزگەوت جەنابەت تێدا بەشدار بووی، مەسەلەن لە خولی هاوینە دەرست بە منداڵانی گەڕەگوتووەتەوە ڕادهێناون لەسەر قورئان خوێندن لەو بابەتانە؟ واللهی لە ڕابردوودا بە حەقەت لە خزمەت ئەو مامۆستا بەڕێزەی ئەو باسی ساڵی هەتا پێش 2000ەکان بەڵێ بە حەقەت بەڵێ دەرسم وتوێتەوانێ بە تەلەبە، جوان. بەڵام لە 2000ەکەوە ساڵی 2000ەوە وەکو پێویستە وەڵاهی هیچ مشارەکەیەکم نەبوو بە حەقەت، خۆم بە مقەسیر دەزانم، ڕاستە فەرمووی. چکە بەڕاستی ئەمە بەهرەیەکی گەورەی خواداوێتی بە ئێمە، بەڵێ بێگومان. بەڵام خەڵکیش ئەگەر بڵێ مناڵەکانی خۆیان هاندن لە کاتی پشووی هاویندا بچن فێری ئەم قورئانە شیرینە بن، ئەمە کەلامی خوایە، نەتیجەی هەموو ئینسانێک بەرەو مردن و لە ناوچوونە. بۆیە بەڕاستی ئەو فەزڵە گەورە لە دەست خۆیان نەدەن. ومێدەوارم ئینشاءالله منیش ئەگەر بۆ نمونە مەدرسەیەک شتێک بکرێتەوانێ دەتوانم بڵێ هاوکاریان بم، دەستباریان بم، جوانە. ئەوەندەی لە توانامدا هەبێ بتوانم خزمەت بکەم لە بوارەکەی خۆم. ئینشاءالله. مامۆستا ڕات چییە دەربارەی تەقلید؟ ئێمە خەڵکێکی زۆرمان هەیە، قوڕائی باشمان هەیە، مەسەلەن هەندێکیان بە حەزەکە تەقلید بکە، هەندێکیان بە فعلی تەقلیدی قاریەکانی دەرەوەی وڵاتی خۆمان دەکا. بە شێوازێکی گشتی تەقلید لای تۆ چیەگەێنێ؟ بەڵێ وەڵاهی خۆی سەرەتا هەموو مرۆڤێک کە دێتە دەرەوانێ تەبعاً گوێبیستی هەندێک قاری و قوڕا دەبن، ئەو قورئان خوێنە بەناوبانگانەی جیهان بەگشتی، اینجا میسرەکان بن، ئێرانیەکان بن، یاخود سعودیەکان بن، یان خەڵکی هەر وڵاتێکی تر بن. بە تایبەتی لێرەدا بۆ نمونە حەز و ئارەزوەکانی تۆ تەقلیدەکە دیاری دەکا، حەزت لە چ سەوتێکە، حەزت لە چ قاریەکە گوێی لە ڕابگری، یعنی ئەمە وا لە تۆ دەکا ئیهتیمام بە خۆت بدەیت لەو بوارەدا سەرکەوتوبی. اینجا وشەی تەقلید دەبێ نزیکی کەینەوە بۆ نمونە بە لە یەکچوو یاخود شبهی کەسەکە، چونکە تەقلیدی 100% نییە. کەسێک ناتوانێت وەک عەبدولباسط بێتە دەرێ، کەسێک ناتوانێت بە ڕەسمی بالضەبط وەلید ئیبراهیم بێ، یاخود عەبدوڕەحمان سودەیز بێ، یاخود ماهر معەقلی بێ، یاخود عەبدولمونعیم تۆقی بێ، یعنی ئەم جۆرە، یان ئەحمەد عەجمی بێ، یعنی ئەمانە، بەڵام دەتوانێت شیبهی ئەو بێتە دەرێ، بەڵام هەموو مرۆڤ بەڵام بە شێوازی خۆی. بەڵێ بە شێوازی خۆی. ئێستا مەلا دڵشاد ئەگەر تەقلیدی شکاتەوانێ بالضەبط شەخصەکە ناتوانێت دەریکە، بەڵام دەنجی مەلا دڵشاد دێتە دەرێ لەسەر شێوەی ئەو. جوانە. بۆ نمونە ئەگەر تەقلید کەین لە معەقلیەوە دەست پێ بکەین بۆ نمونە، بەڵێ ئەگەر ئاسایی بێ بەلای جەنابتەوە. وەڵا ئاساییە و زۆریشم حەز لە دەنگێتی و مەهەر معەقلی بە حەقەت سەوتێکی کاریگەری هەیە، یەکێکە لەو سەوتانەی کە ناخەژێنە، یعنی مرۆڤ بەرەو تەقوا و هیدایەت دەبا. لێرە دوعای خێری بۆ دەکەم ئینشاءالله، خوای گەورە هیدایەتی با و هەر بمێنێ بۆ ئەم مسڵمانانە بەگشتی کە وا خەڵک گوێی لێ ڕادەگرن ئینشاءالله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله فاطر السماوات والأرض جاعل الملائكة رسلا أولي أجنحة مثنى وثلاث ورباع يزيد في الخلق ما يشاء إن الله على كل شيء قدير.
ما يفتح الله للناس من رحمة فلا ممسك لها وما يمسك فلا مرسل له من بعده وهو العزيز الحكيم. يا أيها الناس اذكروا نعمة الله عليكم هل من خالق غير الله يرزقكم من السماء والأرض لا إله إلا هو فأنى تؤفكون. وإن يكذبوك فقد كذبت رسل من قبلك وإلى الله ترجع الأمور. يا أيها الناس إن وعد الله حق فلا تغرنكم الحياة الدنيا ولا يغرنكم بالله الغرور. إن الشيطان لكم عدو فاتخذوه عدوا إنما يدعو حزبه ليكونوا من أصحاب السعير. الذين كفروا لهم عذاب شديد والذين آمنوا وعملوا الصالحات لهم مغفرة وأجر كبير. أفمن زين له سوء عمله فرآه حسنا فإن الله يضل من يشاء ويهدي من يشاء فلا تذهب نفسك عليهم حسرات إن الله عليم بما يصنعون. ما شاء الله مامۆستا وڵات زۆر نزیکە مامۆستا ماشاءالله سەوتت هی ئەوەیە گڕە نزیکە لەوە بۆیە ئاوا خۆش بەڵێ سەوتە قورسەکان دەتوانم سەرکەوتوو بم تیایدا چیتر مەسەلەن مامۆستا توانین تەقلیدی شەیتر بکەیتەوە وەڵاهی بۆ وەلید ئیبراهیمیش باشم جات فەرموو. أعوذ بالله من الشيطان الرجيم. قل إني على بينة من ربي وكذبتم به ما تستعجلون به إن الحكم إلا لله يقص الحق وهو خير الفاصلين. قل لو أن عندي ما تستعجلون به لقضي الأمر بيني وبينكم الله والله أعلم بالظالمين. وعنده مفاتح الغيب لا يعلمها إلا هو الله ويعلم ما في البر والبحر وما تسقط من ورقة إلا يعلمها ولا حبة في ظلمات الأرض الله الله ولا حبة في ظلمات الأرض ولا رطب ولا يابس إلا
في كتاب مبين. ما شاء الله. وهو الذي يتوفاكم بالليل ويعلم ما جرحتم بالنهار ثم يبعثكم فيه ليقضى أجل مسمى الله الله. ثم إليه مرجعكم ثم ينبئكم بما كنتم تعملون. أحسنت. وهو القاهر فوق عباده ويرسل عليكم حفظة حتى إذا جاء أحدكم الموت توفته رسلنا وهم لا يفرطون. ثم ردوا إلى الله مولاهم الحق ألا له الحكم وهو أسرع الحاسبين. صدق الله العظيم. صدق الله العظيم وصدق رسوله الكريم. ما شاء الله ما مستعجان خوای گەورە پاداشتی خێر بداتەوە. وڵا ینی چین بۆ بەغدا سابکە لێوی جۆمان لێگرت. سەوتێکی خۆش ئەدایەکی زۆر جوان خوای گەورە پاداشتی بە خێر بداتەوە ئینشاءالله. سلامتك يا ربي. والله ولد إبراهيم بحقت صوتێکی حەزینە چونکە محەممەد ناصر عەزاوی کاتێکە دەیەوێ مەقامێک بڵێ لە کەناڵی ئیقرا مقابلەی دەکەن دەڵێ بە چ شێوەیەک بۆت بڵێم بێژەرەکە پێی دەڵێ مەقامی عێراقی. جوانە. طبعا عێراقی مەقاماتەکانیان هەمویان حەزینن و هەمویان کاریگەریشن. عادەتەن ئێمە وەکو عێراقی قەومێکی زۆر عاتفین بە گشتی هەرێمی کوردستانیش هەر بە هەمان شێوەیە. باش ساوی عربی. ماسا لەگەڵ تەقلیدی میسری هاتچۆنی مثلا احتیمامی پێداوە حەزت پێی هەیە؟ زۆریشم حەز پێی هەیە بەڵام بڵێ ئەمانە وەکو باسمان کرد بڵێ سەوتی نادیرن سەوتە شازەکانن دەنگە شازەکانن دەبێت تۆ سەوتێکی تیژت هەبن تەبەقی بەرزیشی دەوێت بەڵام ئێستا بڵێ قورجی من تۆنی دەنجی من قورسەکانە جا چجار ڕەمەزانیش بێ ڕەمەزانی شەو خوالت ڕازی بێ ئینشاءالله. دەنا زۆرم حەز لێیەتی ڕاستەکەی بەتایبەتی زۆر گوێ لە عەبدولباسط عەبدولسەمەد دەگرم چەند مەقتەعێکی لە پرسەکاندا یاخود هەر خۆم حەزم کردبێ تەسجیلم کردبێ بڵاوم کردوێتەوانێ. جوانە. ئینشاءالله ئەوش یەک دوو مەقتەع بۆت دەخوێنم و پاشان قاریئێکی تریش ئەو تایبەت بەخۆیەتی ئەگەر بە هەڵە دانەچوو بێتم لە ناوەکەی یا منعیم تۆخی یا منعیم تۆخی زۆر معجیبم بەوی بەتایبەتی سوورەتی هود مەقتەعێکی هەیە. جا فەرموو بۆم بخوێنە ئەگەر ئازێت نییە. أعوذ بالله من الشيطان الرجيم. وهي تجري بهم في موج كالجبال ونادى نوح ابنه وكان
تكن مع الكافرين. الله الله، أحسنت. قال سآوي إلى جبل يعصمني من الماء. قال سآوي إلى جبل يعصمني من الماء. قال لا عاصم اليوم من أمر الله إلا من رحم وحال بينهما الموج فكان من المغرقين. صدق الله العظيم. ئەخوای گەورە پاداش باتەوە ئاماسا ئیبداعەکەی لە میسرێکەش وەڵانە زۆر جوانە لەش ساابێ مامۆسا جگە لە پیشەی قورئان خوێنی جەنابەت چکارەی وەکو کاروکەسابێت؟ من ساڵی 2007 بۆ 2009 پەیمانگای مەڵبەندی مامۆسانی ڕانیم تاو کردووە بەڵێ بەشی وەرزش. چکە خۆم کەسێکی هونەری بووم، هەر حەزیشم لە بەشە هونەریەکە بوو. ماشەڵڵا. بەڵام لە دوا ئەوەش بڵێ لە مەکتەبەکانە بە پێی پێویست کردویانم بە مامۆستای عەرەبی. لەش ساابە چەند ساڵێک بڵێ عەرەبیش باش 4 و 5 و 6 الحەمدولیلا باشم، بەس تۆزە گرفتم هەبوو لە ئەسیلە داناندا لە پرسیار. لە قسەکردندا باشی؟ وەڵاهی زمانی جڵفی عێراقینە وەڵا سەرکەوتونیم تایدا، بەڵام لە زمانی فوسحەکە واتە بڵێ قەواعیدەکە تێدەگەمەوە پرسیاریش زۆر دەکەم لە هەندێک وشەکە لێم ئاسێ دەبێت لە مامۆسایانی خۆشەویست. مامۆستا ئەوەندەی کە من دەزانم جەنابێت بە شوازێک لە شوازەکان وەختێک کە نەقڵ دەبی لە جێکەوە بۆ جێک لە مەکتەبێکەوە بۆ جێک زۆریان پێ ناخۆشە، هاوڕێیانە دۆستانت حەزیان لێ نەڕۆی لەبەرەوەی قسەت خۆشە، لەبەرەوەی مەجلیست خۆشە، هەموو وەختێک حەزەکان لەگەڵیان بی. هۆکاری ئەمە چییە؟ وەڵاهی دیارە چاشی خۆیانە و ئەوەن ئەو ماوەیە کە لەگەڵ لە هەر شوێنێک بم، لە هەر شارێک، لە هەر ناوچەیەک یاخود لە هەر ماڵێک یان لە هەر بەتایبەتی پیشەکەم قوتابخانەیەک، ئەوەندەی کە ژیابێتین بە یەکەوانێ وەکو خوشک و برا و پاشانیش ئەوەندە ڕێز و احترامان لە یەکتری گرتووە و دەستبار بووین و ئەنجا لە دوا ئەوەش دڵی یەکترمان باش ڕاگرتووە لە هەموو ڕوویەکەوانێ. بۆیە زۆربەیان هەز دەکەم ئەگەر بڵێ تهدید بکرێ بە ڕێژە خەڵک، زۆربیان هەز دەکەم پیان ناخۆشە کە دەڕۆم. ئەوەش دیارە هەر ڕێز و احترامی خۆیان و سوپاسیان دەکەم. لەش ساابێ مامۆستا بەرەو کۆتایی بەرنامەکەمان دەڕۆین، ختامەکەی دەمانوێت میسک بێ، چەند ئاەتێکی کورتمان بۆ بخوێنی لەبەرەوەی کاتیشمان کەمە. سپاسی جەناب دەکەین ئینشاءڵڵا. دووبارە سپاسی بەڕێستان دەکەم، دەستخۆشی لە جەنابتان دەکەم، پەیامی کۆتاییشت بگەێنە ئینشاءڵڵا. وەڵا سپاسی بەڕێستان دەکەم و ئەم کەناڵە بە ڕێزەی جەنابیشتان کە دووەم جارە دێمە خزمەتان و دووبارە سوپاسی هەموو هاندەرانی خۆم دەکەم کە یاخود گوێبیستی دەنجی خۆم دەکەم بە گشتی لە کوردستاندا بەبێ جیاوازی ڕێز و احترام هەیە بۆ هەموو لایەک. مەمنونیانم، خەڵکێکی زۆر ڕێز و احترام لێ دەگرن، سوپاسیان دەکەم بەهۆی ئەو قورئانەوە خوای گەورە ئەو فەزڵە گەورەی داوە بە ئێمەکەوە حورمەتێکی گەورەمان هەیە لە ناو خەڵکیدا و ئومێدەوارم ئینشاءڵڵا توانی بێتم خزمەتێکی کەمم کرده بێ بە جەنابتان و پاشان بە خەڵکی هەرێمی کوردستان و ئومێد دەکەم ئینشاءڵڵا ئەگەر مسابقەی نێودەوڵەتیش هەبوو بەشدار و مشارەکە بکەم ئینشاءڵڵا زیاتر بناسرێن وەکو ڕەمزێکی ئەم نەتەوەیە منیش. سەرکەوتوو بیمە سپاسان دەکەم، خواتان ڕازی بی ئینشاءڵڵا. أعوذ بالله من الشيطان الرجيم. قل للمخلفين من الأعراب
ستدعون إلى قوم أولي بأس شديد ستدعون إلى قوم أولي بأس شديد تقاتلونهم أو يسلمون فإن تطيعوا يؤتكم الله أجرا حسنا وإن تتولوا كما توليتم من قبل يعذبكم عذابا أليما ليس على الأعمى حرج ولا على الأعرج حرج ولا على المريض حرج الله. ومن يطع الله ورسوله يدخله جنات تجري من تحتها الأنهار ومن يتول يعذبه عذابا أليما لقد رضي الله عن المؤمنين إذ يبايعونك تحت الشجرة فعلم ما في قلوبهم فأنزل السكينة عليهم وأثابهم فتحا قريبا الله. ومغانم كثيرة يأخذونها وكان الله عزيزا حكيما صدق الله العظيم. خۆی گەورە پاداش بداتەوە ئینشاءالله. بینرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەی بەرنامەی سەدای زێڕین تا ئەڵقەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم. ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.